خلای خوای گەورەتان لێ بێت چۆن تەندروستان باشن هیوا سەلامەتی باشی هەموولیاکە ئینشاءڵڵا هەر لە باشی و خۆشی و تەندروستیدا بن ببورن لە دنیا پۆستم نەبوو نامەشی زۆرتان ناتبوو لە بێتەنجی لە پۆستی نێو شتانە ئینشاءڵڵا پۆستی دەکەینەوە و شتی جوان دەکەینەوە لەگەڵتان دەبین و لەگەڵمان بن و تاقمانکەن و بنێرنە ئەو لای بینەوە ئەو لای ڕیپۆرتمانکەن و چ لێ دەکەن لێ بکەن زۆر خۆشەویستن زۆر ئەزیزن بە قوربانتان بووم یەک پارچە دڵی گۆرە گۆلێن و هەر لە دڵخۆشی و لەخۆشیدا بن ئینشاءڵڵا چاوان جا قسەک بابانەوە لە مێژە نەیتیا غەریبیان دەکەن هەموو لێرە خڕبنەوە ئاڵڵا يا الله السلام عليكم شلونن؟ هيا هاي ميرانا هاي لون النور تصفري هيا تجعليها متانا هاي يا متانا قلب هاي كان هيا اوتي على كيف ماشي بملم ده هذا عزم لمعة الرشاني بصدق يا عم بس كيف ما شاء الله ما ديم لقرو ماتي ها قلب يا كاسنا بخلا ونشان بس ما احسن جامع كده وش علينا يلا